بەناوی خۆی بەخشندەی میێرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان دوای 5 ڕۆژ لە بڕیارەکەی دادگای فیدرالی لەبارەی ناستوروبوونی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان تاکو ئێستا دەسەڵاتدارانی هەرێم بۆ بەرپرسانی هەرێم بێدەنگیان هەڵبژاردووە. ئێمە لە بەرنامەی ئەمڕۆ قسە سەرەوە دەکەین دوای بەڕارەکەی دادگایە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان چۆن ئەنجام بدرێت، ئایا لە ئێستادا هیچ ڕێکارێک گیراوەتە بەر و ئایا کۆمیسیۆنی عێراق دەتوانێت هەڵبژاردننی هەرێمی کوردستان ئەنجام بدات و ئەگەر ئەنجامی بدات توانێتکەی ئەنجامی بدات و دەبێت کێ مفاتەحەی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بکات لەگەڵ ڕێک لە بەڕێزان هاوڕێی تۆفیق شارەزای هەڵبژاردن و چۆمان محەممەد ڕێکخەری ژووری یاسایی بزنەوەی گۆڕان سەرسەرم پرسانەکەی سوپاسی ئامادە بتان دەکەین بەخێر بێت هاوڕێ بەخێر بێت لە بەڕێستانەوە دەست بکەین دوای بڕیارەکەی دادگای فیدرالی ئێستا دەبێت چی بکرێ بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان؟ کارەوە گاشکرایە بە پێ و بڕیارە ئێمە پەرلەمانی کوردستانمان نەماوە هەروەها بەهۆی ئەوەی کە تەمەنی یاسایی کۆمیسیۆنی کوردستانیش تێپەڕی بوو لە ماوەی درێژکردنەوەی تەمەنی کۆمیسیۆن کە ئەوش گرفتی لەسەر بوو با بڵێن درێژکرایەوە دیارە ئەوەش هەڵوەشایەوە کەواتە ئێمە ئێستا کۆمیسیۆنمان نییە و پەرلەمانیشمان نییە بۆی هەڵبژاردن بکرێت چەند پێویستیی سەرەکیەیە شان قانونە هیچیشان دەستگایەکە کە هەڵبژاردنەکە بەبڕێەوە پێداویستی سێمیش حکوومەت بودجەکەی داوین بکە. ئێمە ئێستا لە کوردستان هیچێک لە پێداویستە سەرێکیەکانمان لە دەستداوە کە پەیوەندی بە کۆمیسیۆنەوەیە قانونمان هەیە کە قانونە کۆنەکەیە و بودجەش ئەکەوێتە ئەسوی حکوومەتی هەرێمی کوردستان. دیارە بەپێی قانونی هەڵبژاردن لە کوردستانە دەسەڵاتی سەرۆکی هەرێمە وادەی ڕۆژی هەڵبژاردن دیاری بکە سەرۆکی هەرێم ڕۆژی هەڵبژاردننی دیاری کردووە بەڵام ئاشکرایە کە ئەو ڕۆژە ناکرێ و ئێستا پێویستی بەوەیە سەر لە نوێ دوای زمینە سازی سیاسی ڕۆژی تازەی هەڵبژاردن دیاری بکرێت. لێرە دوو بابەت دێتە پێشەوە. یەکێکیان هەڵبژاردنەکە کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراقیکە بەڵام ئاشکرایە کە کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراق هەر هەمان ئەو کۆمیسیۆنەیە کە پێڵین کۆمیسیۆنی دایک واتە ئەم کۆمیسیۆنی کوردستانیش هەر کۆپیکردنی ئەو پرۆسەی کۆمیسیۆنی عێراقە و کۆمیسیۆنی کوردستان بەڕاستی بۆ بابەتی ڕێفراندۆم دروست بوو و کاتی خۆی کە ئێمە لە کۆمیسیۆنی عێراق کارمانە کرد لە یادمە ئەو کاتە باسی چەند ساڵێک پێش ڕێفراندۆمەکەم باسی پرسی ڕێفراندۆمە کراوەکو کارتیشی فشار لەگەڵ بەخە و ئەو کاتە سەرۆکی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق کوردیش بوو بەڵام بۆ پێی کە کۆمیسیۆن دەستگایەکی فیدرالی بوو ناچوە ژێرباری ئەوەی کە ڕێفراندۆم بکە بۆیە لەبەر ئەو هۆکارە کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی کوردستان پێکات بەڵام کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراق لە سلێمانی و لە هەولێر و دهۆک ئۆفیسی هەیە هەم بەڕێوەبەر و هەم کارمەندەکانی لە 100 خەڵکی شارەکانی کوردستان و هەرێمی کوردستانە ڕاستە دەستە باڵاکە دەستەیشی فدرالیە بەڵام ئێستا سەرۆکی دەستە باڵاکەش کووردە لە 9 کەس دوانی کووردە واتە دەستگاکە ڕاستە فیدرالیە بەڵام دەستگایەکی با بڵین بە داوای لێبوردنەوە گە بە زمانێکی تایفی قسە بکەین کە من خۆم دژی ئەو جۆرە زمانم دەستگایەکی با بڵین شیعی سونی نییە کوردیش پێکێنەرێکی سەرەکیە لە ناو کۆمیسیۆنە فیدرالیەکە. لێرە کێشەیەکی تر هەیە ئەویش ئەوەیە کە کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراق وەکو کۆمیسیۆنی کوردستان ئەویش لە دوی حوتا تەمەنی یاسایەکەی قەزا و بەڵای من و تۆوە بە واتە بە زمانە یاسایەکەی ویلایەتەکەی تەواوە بێ لە مانگی دوو دوی حوتی یەک تەمەنی یاسایی تەواو بێ بۆچی 2024 بەڵێ با بڵێنە مانگی یەکەی کەیەتەوە ساڵی تازەکە هیچی وای نەماوە ینی 6 مانگێک 7 مانگێکی ماوە چکە بەپێی قانونی تازەی کۆمیسیۆن کە گۆڕا دادوەر لە ئەنجومەنی دادوەری بە شێوەی تەنسیب هێنراون بۆ کۆمیسیۆن و ئەم دادوەرانە بۆ ماوەی 4 ساڵە دوای 4 ساڵەکە دوو بژاردە هەیە ئێستا لە عێراق ئاژاوە پیا بووە لە پشت پەردەوە بۆ چوونێکە ئێڵە ئیتر نابێت دادوەردا بنرێتەوە وەکو جاری جاران دابش بکرێ بەسەر کوتلەکانە بەپێی پشکێنە ئەنجومەنی کۆمیسیۆن هەڵبژێرێتەوە بۆ چوونی دووە مەڵێ نەخێر با ئەم بە ڕێزانەیەکی ئێستا لەوێن درێژیان بکەینەوە بۆ چوری سێ مەڵێن نەخێر با ئەمان بڕۆن 9 کەسی تر لە داواکەین لە ئەنجومەنی دادوەری لەگەڵ ئەنجومەنی باڵای دەوڵات کە ڕاوێژکاری یاساین کەواتە ئێمە ئێستا هاوشانی ئەم کێشەی کە پەیوەندی بە کۆمیسیۆنی کوردستانەوە هەیە لە عێراقیش کۆمیسیۆنە فدرالیەکە ڕوبەڕووی ئەم کێشەیە بۆتەوە و لە دەرەوەی میدیا لاەنە سیاسیەکان گفتوگوی جیاوازیانەیە دەربارەی چارەنووسی کۆمیسیۆن قسەکانم کورتەکەمەوە زۆر درێژم پێ باشە بۆی مافی هاوڕێکەم نەخۆم ئەویشەوەیە کە ئێمە ئێستا هیچ ڕێگەیەکمان لە بەردەمان نەماوە جگە لەوەی کە ئەبێ ئەم هەڵبژاردنە لەلایەن کۆمیسیۆنی عێراقەوە بکرێت یەک شت هەیە کە شاهانی گفتوگۆیە کە ئەمە تازەیە بۆ جەنابیشت و بینەرانیش
ئێمە ئێستا پەرلەمانمان نەماوە قانونەکەمان بۆ هەموارکە و ئەو قانونە کۆنە خۆ دەزانی کەس پێی رازی نەبوو تەنانەت پارتی دیموکرات لەم دوایانە لە قۆناغەکانی گفتوگویان رازی بوو بەوەی کە چەند بڕگەیەکی هەموار بکرێ بە 4 بازنە تۆماری دەنگدەرانی کۆمیسیۆنی فیدراڵی بەکاربهێنرێ کۆمەڵێک گۆڕانکاری ڕەزامەندی یعنی ڕێکەوتنیشی نانووسراوی سیاسی لەسەر بوو ئێستا پەرلەمان نەماوە ئەوانەشمان پێ ناکرێ وەنیە یەک ڕێگەیەویژەوەیە کە لە دادگای فیدراڵی لەو مادانە تانەی لێدەی لەسەر مەسەلەی کۆتا لەسەر مەسەلەی 4 بازنە ئەگەر دادگای فیدراڵی پەسەندی بکە ئەو کاتەوە گویا قانونەکەشمان هەموار کرد بێ دوای دێمە خزمەتت چۆن ڕێکارەکان بگرێتە بەر کاک چۆمان جناویشت بەخێر بێت زۆر سپاس دەکەم سەبارەت بە لێکەوتەی ئەم بڕیارە لێکەوتەی زۆری هەیە دادگای فیدراڵی بەڵام سەرۆکات هێرێن حکوومەت پەرلەمان دەسەڵاتداران بێدەنگیان هەڵبژاردووە نەبەڕەتکردنەوە نەبەڕازی بوو هۆکارەکەی چییە؟ بڵە سەرەتا بەناوی خوا سپاس بۆ کەناڵی پەیامی ئازیز و ڕێز و حورمە بۆ جەنابی کاگەوڕێ لە ڕاستیە ئێمە ئەو قەرارەی کە محکەمەی ئیتیحادی لە 35 بابەتێکی پێشبینی کراو بوو ینی بۆ ئەوانەی بەدڵیانە بۆ ئەوانەشی بەدڵیان نییە متەوەقع بوو کە محکەمەی ئیتیحادی قەرارێکی لەو چەشنە بە بەوەی کە پەرلەمانی کوردستان ناتوانێت تەمەنی خۆی درێژکاتەوە بە نادەسووری بوونی و لەگەڵیشە بەشێک لە بڕیارەکە بە ئەسەری ڕەجعی ئەوەی گەڕانەوە کە هەر قانونێک هەر بڕیارێک هەر هەنگاوێک لەلایەن پەرلەمانی کوردستان و نێرابێت بە نادەستوری ئەژمارەکرێ و بە پوچەڵ ئەژمارەکرێ ئەم بڕیارە هەرێمی کوردستان و دامەزراوەکانی و دەسەڵاتەکانی و لەگەڵیشیا پرسی هەڵبژاردن و کۆمیسیۆن ئەخاتە کۆمەڵی نێو پێشهاتی معادلەی جۆرا و جۆرەوە لە ڕابردوو شایەمەمانان وتبوومان ئەو قەرارەی محکەمەی ئیتیحادی جۆرێک وەکو بوومەلەرزە وایە بۆ ساحەی سیاسی لە هەرێمی کوردستانە و فترەیەکی زۆریشە و چەند ڕۆژێک تێپەڕیوە حیزبەکان بێدەنگیان هەڵبژاردووە دامەزراوەکانیش بێدەنگیان هەڵبژاردووە بەڕازی بوون بەڕاتکردنەوە خۆی بەشێکی هۆکارەکەی پەیوەندی بۆ هەیە ئێمە ئێستا لە سەروبەندی پەسەندکردنی بودجێ عێراقین ینی بەتایبەتی پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان کە حکوومەتی زۆرینە لای پارتیە زیاتر و زیاتر چاویان لەسەر ئەو بابەتەی پرۆژه یاسای بودجێ یانەوە پەسەند کرێت دواتر هەنگاوەکان و مەواقفیان ڕوونکردنەوە پێم وایە بەشی بێدەنگەکە تەرەقوب و هەڵوێستە لەسەرکردن لە بۆی کە ینی ڕسمی سیاسی عێراق مالی عێراق کە هەرێمی کوردستانی پشکی دارایی بەرەکەوێ بۆ 3 ساڵی داهاتوو ئەیانەیە ئەمە بەبێ کێشە بڕوا بەشی بێدەنگەکە من وایە بینم بەشێکی زۆری پەیوەندی بەوە هەبێ بەشێکی تریشی پەیوەندی بۆیە ئەم بابەتە تەداعیات و لێکەوتی ینی تری هەیە ینی لە کێشمەکێشمی لێمان لایەنە سیاسیەکانە ئێستا دامەزراوەکانیش لە ڕابردووە دابش بوون بۆ پرسی هەڵبژاردن و بۆ پرسی کۆمیسیۆن و ئەوانە بۆیە ئەم دابشبوونی حیزبی وای کردووە حیزبەکانیش بە تەرەقوب و بە لێوربوونەوە و بە ینی نازان جارێک چۆن مامەڵە بکەن چکە ئەم بابەتە ینی پندێک هەیە ئەڵێ لە تەفاسیلە شەیتان هەیە ینی کە ئەچیتە ناو تەفاسیلەوە کێشمەکێشم و بەریەکەوتنی حیزبی زۆر هەیە کۆمەڵی پێشهاتەیە بە نمونە ئایا ئەم قەرارە گریمان جێبەجێ کرێ من لە ڕوە دەستوری و قانونیەکەەوە هیچ مەجالێکی تیانەوەی کە کاکەوڕێ فەرموێ بەڵێ بێ کۆمیسیۆنەکە عێراق بیکە ینی هیچ مەجالی تیانێ باشە گریمان خۆ هەر زۆر دوور نەڕۆین 3-4 مانگ پێش ئێستا 2 قەرار لە محکەمەی ئیتیحادی دەرچووە هەرێمی کوردستان جێبەجێ نەکردووە وەکو گریمانە قەرارێکی دەرچوو بۆ نادەستوری بوونی یاسای نەوتوخاست قەرارە دەرچوو بۆ جێبەجێکردنی بۆ نمونی یاسای خانەنشینی قەرار دەرچوو بۆ ناردنی ئەو بڵێ بە عەدەم سەحەتی 400 ملیارەکە ئەی گریمان ئەمە جێبەجێ نەکرا بۆ نە پارتی هەنگاوی نابەوەی بە کۆمیسیۆنەکەی هەرێم انتخاباتی کرد ئەمە یەکێکە لە گریمانەکان وەکو ئۆپشنێ بەکارێت ئەی گریمانی دووەم نەوەڵا قەرارەکە جێبەجێ بکرێت بەڵام جوستێکی جێبەجێ کرێت لەوانەیە کۆمیسیۆن قانونەکەەوە خۆی بمێنێتەوە بەڵام دیسانە کۆمیسیۆنەکە عێراق نەیکات ئەگەر ڕێکەوتنی نێوان لایەنە سیاسیەکان بوو بە تایبەتی یەکێتی و پارتی بەڵێ ئامەند و ئێمە بە یاساکەی بە کۆمیسیۆنەکەی عێراقەکەین و انتخاباتەکە یاسا کۆنەکە بێت نەوەڵا ڕێکەوتنەکەش ڕوونایە ئەی دەرەچان چی خۆرە بە انتخابات لەم هەرێمی کوردستانە بکرێت ئێستا کە ئەچیتەنە ئەم تەفاسیل و ئۆپشنانەوە سەیری بڵێن لە ڕوە دەستوریەکە شۆسەی دامەزراوەکانەکەی تۆ پەرلەمان نامێنە ئیشوکارەکانی خۆی کات نەک پەرلەمان هەڵوەشێتەوە یعنی ناکرێ بڵێ نەبوونە ناکرێ بڵێ ینی کۆمەڵێ حیزبی پۆپۆلیستی کۆمەڵێ خەڵکی پۆپۆلیزمی بێ معریفەی بێ نەزان لە ڕووی دەستوری و قانونی وەڵەمە پەرلەمان هەڵوەشاوەتەوە
پەرلەمان دەستوری عێراق لە مادەی 170 لە مادەی 121 هەڵێ ئەمە سوڵتەکان احترافی پێکردی پەرلەمان و سوڵتەکان چۆڵ هەڵەوەشێتەوە یاسای درێژکردنەوەکەی هەڵوەشانەوەتەوە بەنا دەستوری بەڵام پەرلەمانەکە خۆی وەکو سوڵتە هەیە بەڵام ناتوانێت ئەوە بکرێت چکە کە تۆ وتێ هەڵوەشاوەتەوە هەڵوەشانە دووبارە پێویستی بە بنیادنانەوە هەیە پێویستی بە یاسای ترێ بۆ دانانەوەی بۆیە ئەم بابەتە ئەم مەفهومە یان ئەم دەستەواژەیە هەڵەیە حەقی جوانیە هەنێ پارتی سیاسی بەم چەشنە بەکاری بێنێ بۆ مزایدە و مزایدەکاری پەرلەمان وجودی هەیە بەڵام ناتوانێت بە کاروبارەکانی خۆی هەڵسێ حکوومەتیشی هەیە حکوومەت لێم نێوەندا حکوومەت بەکار بەڕێکرد سەرۆکایەتی هەرێم بەپێی مادەی 5 لە یاسای ژمارەی ساڵی 2019 ویلایەتی سەرۆکی هەرێم ڕەبت کراوە بە ویلایەتی پەرلەمانەوە ویلایەتەکەشی نەماوی دامی خۆیە دوو سوڵتەت هەیە کە کاربەڕێکەرە هەردووشی لای پارتیە بەپێی سڵتەیەکیش هەبووە کە لای یەکێتی بووە لەم نێوەندا کەی انتخابات بکرێت کە بەپێی یاسا بەرکارەکان دیاریکردنی وادی هەڵبژاردن ئێستا ئەرکە لە ئەستۆی سەرۆکایەتی هەرێم و سەرۆکی هەرێمە تا ئێستا ڕێکارێ نەکراوە تا ئێستا دوای قۆناغی ڕێکارێ نەکراوە ئایا لەو تەوقیتا خۆ ئەو مەرسومەی کە بەڕێ سەرۆکی هەرێم دەری کردووە بۆ لایەنی پەیوەندیدار لایەنی پەیوەندیدار کۆمیسیۆنەکەی هەرێم بووە خۆ لەو کاتا ئەو 11 کە دیاری کردووە بۆ کۆمیسیۆنەکەی عێراق نەبووە بۆ کۆمیسیۆنەکەی هەرێم بووە ئەوە گریمان ئەوە ناکرێت ئەبێ مفاتەحەی کۆمیسیۆنی عێراق ئایا توان لە 11 بکرێت بێگومان ناتوان ئەی کەواتە کەوێتە قۆناغی داهاتوە بێ گفتوگۆ و ڕاوێش هەبێ لەسەرەوەی کەی ئەتوانن کۆمیسیۆن کەی ئەتوانێت انتخابات کە کۆمیسیۆنەکەی عێراق ئێستا تەمەنەی پەرلەمان وەکو پێنجەم کۆتایات وایە لە ڕووی قانونی و دەستوری و کۆتایاتوە بەس بە ڕووگەستانێک پەرلەمانتارن هەر داوام دەکەن جاوە بەشێکە لەو ئیشوکاریان هەیە دەڕۆن سەردان هەیە بەشێکە لەو ململانێ حزبی کە لە تەفاسیلان ینی ئەچنە هەنێ جزئیاتەوە نازانن چۆن مامەڵە بکەن یان مامەڵەکان ئەیانەوێ هەنێ هەنگاوە هەیە نێنێن بۆی دوایی لێکەوتەی خراپی یان لێکەوتەیەکی ناتەندروستیە بێ لەسەر دەرئەنجامەکە چکە ئەوەمان لای نەچێ خۆ جەنابی کاگەوڕێ فەرمووی ئێمە ئەم بەگەمەیە هەر بەوە ناوەسێ ئێستا کۆمەڵە داوات تۆمار کراوە لەسەر یاسای هەڵبژاردنەکە دوای دێمە خزمەتت دێمە خزمەتکە هاوڕێ سەبارەت بەوەی ئێستا یەکلا بۆ تۆ کە کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتی دەکات بەچی یەکلا بۆ تۆ یەکلای بوونەوەکەوەیە کە کۆمیسیۆنی کوردستان ویلایەتی نەماوە باشە و کۆمیسیۆنی عێراق لە دادگای فیدراڵی پێشەوەی کە بڕیار دەربکات داوای ڕای کۆمیسیۆنی فیدراڵی کرد دیارە وەرگرتنی ڕای کۆمیسیۆن ئاماژە بوو بۆ ئەوەی کە دادگای فیدراڵی تێگەیشتنی هەبوو کە بەهۆی بڕیارەکەەوە بۆشاییەک دروستە بێ ئەو بۆشاییە شێپڕی بکاتەوە بۆ هەڵبژاردن بۆیە پێشوەخت دادگای فیدراڵی داوای لە کۆمیسیۆنی فیدراڵی کرد کە وەڵامی دادگا باتەوە ئاوان هەڵبژاردن بکەن بێگومان ئەوان وەڵامیان نایەوە کە ئەوان بەپێی قانونی کۆمیسیۆنەکە کە پەرلەمان دەری کردووە دەسەڵاتیان هەیە دەسەیەکی فدراڵین ئەتوانن لە هەموو پارێزگا و هەرێمێک هەموو هەڵبژاردن و ڕفراندۆمێک ئەنجام بدەن و ئەتوانن هەموو بڕیار و یاسایەک دەرکەن بەڵکو ئەوەی کە ئێستا بە باوەڕی من کێشەیە بڕگەیەکی ترە مەسەلەی کۆمیسیۆنی هەڵبژاردنی عێراق کێشە نییە و بەڵگەی ئەوەی کە پارتی دموکرات مەکتەبی سیاسیان بەیاننامەیان دەرکرد بە شێوەیەکی ناڕاستەوخۆ باسیەوەکە کە ئێمامانەیە هەڵبژاردن بکرێت واتە بە توانی بڵین پێشوازیکردنیشی بێدەنگ ئەوەی ئێستا کێشەیە ئەوەیە کە دوو هاوبەشی سەرەکی هەیە کە یەکێتی و پارتی نیچێتی ئاشکرایە کە زیاتر لە هەر لایەنێکی تر سکاڵای لەسەر قانونەکە هەبوو لە پاڵ لایەنەکانی تریشە ئێستا لە گفتوگۆ سیاسیەکانە بێکومان کو باسم کرد جۆرێک لە ینی لەسەر یەک بڕگەما بووە ژینە لێک تێگەیشتنەکە گەشت بۆ قۆناغی کۆتاییش مەسەلەی کۆتا بوو ژینە پارتی دموکرات بە داواکەی یەکێتی ڕازی بوو لە جیاتی یەک بازنە بێ بە چوار باسنە ڕازی بوو کە تۆماری فیدراڵی بێت تۆماری کوردستان نەبێت زۆر شتی تر ڕازی بوو تەنها ئەوەی کە بوو بەگرێ شوێرە و ما بوو بۆ مەسەلەی 11 کورسی کۆتاکان ئێستا هیچ یەشێک لەمانە ناکرێت چکە پەرلەمانمان نەماوە قانونەکەمان بۆ بگۆڕێ ئێستا ئەمە خسۆتە خانەی دادگای فیدراڵی دەتوانێت بەڕێز لە یاسا شارەزایی بەڵێ دادگای فیدراڵی دەتوانێت بڵێ ئەم مادەیە یاسای هەڵبژاردن هەموار بکاتەوە دەسەڵاتی هەیە نەکەم واریەکاتەوە ڕەتی ئەکاتەوە ئەو بڕگەیە بۆ نمونە دادگای فیدراڵی ئەڵێ تۆماری دەنگدەرانی فیدراڵی تۆمارێکی وردە بایۆمتریە پاک و بێگەردە ئەو تۆماری کە لە کوردستانە هەیە دادپەروەر نییە و پرانسیپی دادپەروەری هەڵبژاردن پرانسیپیشی نێودەوڵەتیە و دادگای فیدراڵی بۆ ئاگاداری ئەوەی بەڕێز کە بڕیار دەرەکات چۆن بڕیار دەرەکە یەکەم سەیری دەستورەکە دووەم سەیری قانونەکە سێم سەیری شتێکی ترەکە ئەویش پێڵەن پرانسیپە دادوەریەکانی دادگای دەستوری کۆمەڵە پرانسیپی جیهانی پشتی پێبەستێ بۆ نمونە ئێستا لەم بڕیارەیە جاریشکە چۆتەوە سەر ئەو پرانسیپە هیچ پرانسیپی چییە؟ پرانسیپی دموکراسی دەستوری ئەو پرانسیپە بریتێ لەوەی کە
لە سیستەمی دموکراسیە لە ناو سیستەمێکی دەستوریا دەستا و دەستکردنی دەسەڵاتەیە یا 4 ساڵ جارێکە یا 5 ساڵ جارێکە یا 6 ساڵ جارێکە بە گوێرەی دەستوری وڵات دەستوری ئێمە ئەڵێ 4 ساڵ جارێک بۆ ئێمەیشەکە لەو پرەسیپە سەرێکیانەی کە دادگاکە حتا لە ناوخنی بڕیارەکە پشتی پێبەستووە پرسیارەکەی تۆ با پێچەوانە بکەینەوە هیچ یەشێک لەمانە ڕووینایە چی ئەبێ وەنیە خراپترین سینارۆ ئەمەیە طبعا شتەکە سیاسیە بەزی خەنە بەرجێکی دەستوری و دادوەریەوە ئەوی ژەوەیە کە ئەو کاتە یەکێک لەلایەنەکان کەسێک کورد بێ عەرەب بێ هەر کەسێ بێ ئەڕوا لە دادگای فیدرالی سکاڵا تۆمارەکە ئەڵەوە بڕیاری دادگای فیدرالیە و کوردستان بۆشاییتیایە بۆشایی دەستوری هەیە ئەو قوارەیە پابندی بڕیارەکەی دادگاش نەبوو بەردەوامە لەسەر درێژە پێدانی بۆشاییەکە بڕیارەکە جێبەجێ نەکەن دوای چەند مانگی 5 مانگ 6 مانگ 7 مانگ 8 مانگ بەیامە ئەو سینارۆیە دابنین بارودۆخەکە بەم جۆرە بە بێدەنگی تێپەڕێ و هەنگاوی عملی ڕوونایە چی ڕۆیە سیناروی داهاتوو کاتە دادگای فیدرالی جگەلەوەی کە کۆمیسیۆنی فیدرالی پابندەکە بە ئەنجامدانی هەڵبژاردن لە هەمان کاتە حکوومەتی فیدرال پابندەکە بەوەی کە فشار لە حکوومەتی هەرێم کا بۆی هەڵبژاردنەکە بکە و ئەگەن نیکە دەسەڵاتی هەیە پۆلیسی فیدرالی بنێرێ ناڵین سوپا چکە سوپا بۆ پاراستنی سنوورە لە دوژمنی دەرەکی لە دەستدرێژی دەرەکیەوەی بە عەرەبی پێڵێن العدوان الخارجی لە کێشەی ناوخۆیە پۆلیسی فیدرالی ئەڕوا بۆ پارێزگاکان و بۆ هەرێمەکان بۆ چەسپاندنی قانون واتە من هیوادارم ئەو ڕۆژە نەبینین بەڵام لە ئاگەرەکان ئێمە ئەگەر هەڵبژاردنەکە هەن نەکەین ینی مانگێ 2 3 4 5 6 لەسەرمان ڕاوەسن چکە هەتا ئێمە باردۆخەکەمان تۆزێ ڕێگەکەین و باسم کە کۆمیسیۆنە فیدراڵەکەش خۆی کێشەیتیایە ئەمە خۆ کۆمیسیۆنەکەی ئێمە چۆن کێشەیتی ئەوانش کێشەیتی بەس وەکو کات بەڕێز لە کۆمیسیۆنی عێراقیش کارت کرد چەند مانگی دەوێت بۆ لای کۆمیسیۆنی عێراق ئێستا ئەوەی کە لەو توێش کراوە زانیاری تێبێ وتوێت ئێمە ناتوانین بۆن لە 2023 هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هێشتا کە حکوومەتی هەرێم بەڕسمی هیچ داوای لە کۆمیسیۆن نەکردووە بەڵام لە ڕۆژانی ڕابردوو سەرۆک و ئەندامانی کۆمیسیۆن هاتن بۆ لای بەڕێز سەرۆک کۆمار خۆشم لەوێ بووم باسی ئەوان کە حکوومەتی عێراق ڕۆژی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی دیاری نەکردووە بەڵام سەرۆک وەزیران لە کۆبوونەوەی لەگەڵ کۆمیسیۆن و توێتی ڕێکەوتنەکەین بۆ ئەوی طبعا لە عێراق دەسەڵاتی سەرۆک وەزیرانە ڕۆژی هەڵبژاردن دیاریکە توێتی ئەمە مانگی 11 دیاریەکەین ینی لە مانگی 11 ڕۆژێک دیاریەکەین بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی فیدرال و بودجە سلفەیەشی پێداون ینی بەشێکی پارەکان وەکو پێشینەیەکی دارایی وەرگرتووە و هەنگاوەکانیان دەست پێ کردووە ئەوان باسی ئەوانەکە کە قورسە بۆ ئێمە وەکو کۆمیسیۆنی فیدرالی لە یەک کاتە هەڵبژاردننی کوردستان بکەین و لە هەمان کاتە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا بکەین بەڵام بۆ زانیاری ئێوەی بەڕێز ئێمە ئەو کاتە کە کۆمیسیۆنی کوردستان نەبوو کۆمیسیۆنی فیدرالی هەبوو چەند جارێک لە یەک کاتە دوو هەڵبژاردنمان کردووە لە هەمان کاتە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی کوردستان بوو لە هەمان کاتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوو دەنگدەران و هاوڵاتیان لە یادیانەکە چون بۆ دەنگدان لە وێزگەکە دوو سنووقە بوو دەنگێکە دا بۆ ئەنجومەنی پارێزگا و دەنگێکە دا بۆ پەرلەمانی عێراق بۆیە من بە پێی و ئەزمونەی کە هەمە کۆمیسیۆنی عێراق بەڵێ ئەتوانێت لە یەک کاتە دوو هەڵبژاردن بکە پشت بەسن بەوەی کە لە ڕابردووە چەند جارێک ئەمە دووبارە بۆتەوە دەتوانێت ئەمساڵ بیکات بە بۆچوونی بەڕێز بە پێی و ئەزمونەی من هەمە چکە 6 مانگ ماوە ئەگەر ئێستا حکوومەتی هەرێم بودجەیەش تەمان ئەم هەڵبژاردنە لە ئەستۆی حکوومەتی هەرێمە لە ڕووی داراییەوە پێویستەکە حەکەم سەرۆکی هەرێم ڕۆژێ دیاری بکە دومیان بودجەیەکی خەمڵاندن ئاراسی کۆمیسیۆن بکە بەڵام دیارە سەرۆکی هەرێم و لایەنە سیاسیەکان ئێستا بەم بڕیارە وەکوڵێ شۆک بوون ڕاستە بڕیارەکە پێشبینی کراوە بوو بەڵام بۆ نمونە گریمانەیە کە بوو لە بڕیارەکە کە هەرچەنە سوودیشی نییە باسی بکەین بەسەر باسیەکەی گریمانەکە ئەو بوو کە دادگای فیدرالی ئەڵێت تەمەنی پەرلەمان نایاساییە لە کێوە لە ڕۆژی دەرکردنی بڕیارەکەی دادگای فیدرالیەوە یا لە ڕۆژی درێژکردنەکەەوە چکە ئەگەر بیوتە لەمڕۆوە هەموو شتەکان ئەڕۆی بەڵام دیارە دادگاوتی لە یەکەم ڕۆژەوە کاتمان سەبارەت بە یاسای هەڵبژاردنەکان کە کاوڕێ باسی دەکات دادگای فیدرالی ئێستا سکاڵەیەکێتی هەیە دەتوانێت مادەیەکی یاسای هەڵبژاردنەکان ڕابگرێت لە ڕووی یاساییەوە بۆ نمونەوەی کە تایبەتە بە تۆماری دەنگدەرن بەزەوەی کە ئایا فرە بازنەیە یەک بازنەیە دادگای فیدرالیەوە ناتوانێت یەک لابکات و لەگەڵ کورسی کۆتاکە بەسەرنجدان لە دەسەڵاتەکانی دادگای فیدرالی لە دەستوری هەمیشەی عێراقا بەسەرنجدان لە نیزامی داخلی ئەو نیزامە داخلیی کە بۆ محکەمەی ئیتیحادی هەیە هەتا بەسەرنجدان لە ئەمری ژمارە 30 ساڵی 2005 محکەمەی ئیتیحادی ئەوە ئیشی ئەوە نییە هەمواری یاسا بکاتەوە بۆ فۆرما ینی ئەو ئەڵێ بڕیارمان ئەڵێ ئەم بۆ نموناڵێ ئەم
بحق ئەو پرسی تۆمارەکە ئاڵێ پرسی بازنەکان پێچەوانی ئەم مادە و مادەی دەستورە ئەمە مانای ئەوە نییە کاڵی پێچەوانی دەستورە ئێمە لە ڕابردووە زۆر دوور نەڕۆین لە 2021 بوو قرارێک دەرچوو لە محکمەی اتحادیە لەسەر مەوزوعی ئێزیدیەکان ئەوەی کە یەک باز نەبێ بۆ هەموو عێراق یەک باز نەبێ لە زمانیانە ئیلزامی سوڵتەی تەشریعی کردوڵە بۆ هەنگاوەکانی داهاتوو پێویستەکە ئینتیخابات کرا بەم بابەتە بکرێت ینی بە هەموارەکە بۆ چەش نەبێت کە یەک باز نەبێت لەسەر ئاستی هەموو عێراق بۆ ئێزیدیەکان واتە خۆشی نەیتوانیوە بڵێ ئەوە هەموارمان کردووە بەڵام ئەڵێ ئەوە پێچەوانی دەستورە پێشتر بڕگەی ڕەتکردوتەوە ئێستا بۆ نمونە بڕگەی دووەمی یاسای کۆمیسیۆنی هەڵبژاردننی کوردستانی ڕەتکردوتەوە بەرگەی یەکەمی مادەی دووەم توانێت ڕەتی بکاتەوە ڕەتکردنەوە بە مانای پێوەی کە پێچەوانی دەستورە بۆی کە ئەوەیە بەڵام تۆ بچیتە ناو تەتەڕۆقەی بۆی کە بڵێ ئەمە هەموارێکەمە بۆی ئەمە بێتە بنەما بۆی ئینتیخاباتی داهاتووی پێ بکرێت هەر ئەبێ بچیتەوە ناو دەسەڵاتی تەشریعی کە پەرلەمانی کوردستانە چکە هەتا من پێتەڵەمەوە ئەزمون مەهنەیەهی ساڵی پێش ئێستەیە 2022 لە مۆزووی ئەوە خۆی ناتوانێت شوێنی دەسەڵاتی ینی قراراتی محکەمە شوێنی دەسەڵاتی یاسادانان ناگرێتەوە بۆ هەمواری بڕگە و ئەوە بۆی ئەگەر ئێمەمانان پێمان وابێت لە ڕوانگە قانونیەکەوە حیزبێک مافی خۆیەتی پەنا ئەباتە بەر هەر ڕێگەیەک بۆ ئەوەی کە خۆی مەبەستێتی بەڵام بەم ڕێگەیە تۆ تانە لە نادەستوری بوونی هەر بڕگە و مادەیەکەی لە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە ئەگەر پێت وابێ ئەمە هەبێت هۆی ئەوەی بڵێ ئەوە نادەستوریە یان ڕاتم کردەوە گۆڕانکاریە کرێ بۆی کە بەخواستی هەموو لایەنەکانی تر جگە لە پارتی ئینتیخاباتەکە بکرێ خۆ ئێمەمانانیش لە ڕابردووە کاک حەکیمی بەڕێز خۆوە هەرێکێتی نەبووە لەگەڵ هەمواری ئەم یاسایە بووە ئەو کۆمەڵی دادگەری بووە ئەوەیە گۆڕان بووە ئەوەیە گرتوو بوو ئەسڵەن یەکی گۆڕان یەکەم حیزب بووە کە پرۆژه یاسای پێشەش کردو بۆ هەمواری یاساکە یعنی ئەوە هەرێکێتی نییە ڕاستە پارتی دیموکراتی کوردستانی لە تەفاوز و لە کۆبوونەوەکانیا بە ڕسمی لە سەرۆکایەتی هەرێم هەتا لە ئاخر کۆبوونەوەیە من ینی ئیشکالەکە لەوەیە ئاخر کۆبوونەوەی لەگەڵ یەکێتیا کردو دوای لەگەڵ ئێمەشا دوایەوە ئەچن کاراکردنەوەی کۆمیسیۆنە خەنە بەرنامەی کاری پەرلەمانەوە ئابوو فۆرمە یعنی قسەکە لەسەرەوەیە محکەمەی ئیتیحادی ناتوانێت بۆ فۆرمە بچێت تەتەڕۆق بۆ هەموار بەڵام کە بە یاسا کۆنەکە دەکرێت بەس کۆمیسیۆنی عێراق ئەو کاکاوڕێتی ئەو یەکلا بۆ تۆی کۆمیسیۆنی کوردستان چی بەسەر ئیشکالەکە لەوایە ینی ئەم بابەتانە کۆمەڵە سیناریۆ هەیە ئەگەر لەسەر ئەساسی دەستوری بوون و ئەوە جێبەجێکەی ئەوەی کە کاکاوڕێ فەرموو منیش باسم کرد تەواوە بێ محکەمەکەی کۆمیسیۆنەکەی عێراق بیکە بەس پرسیارەکە ئەوەیە یەگەر گریمانی ئەوە ڕۆی ینی ململانە سیاسەکەی نێوانێکێتی و پارتی بەرەو ئەوە ڕۆی خۆوان ینی 15 ڕۆژە پێش ئێستا کۆمیسیۆنەکەی هەرێمیان بەو شێوازە بۆ دەردە کاراکردەوە گریمان بە کۆمیسیۆنەکەی هەرێم کردیان زۆرینێ نیەوە سی ئەندامی بەڵێ بێگومان بۆ کاراکردنەوەی کۆمیسیۆن یانەوە تا پێویستی بەوەیە کە دوو ئەندام چوو چی دوو ئەندامەکەیەتی بێ چی گۆڕان بێ چوو کۆمەڵی گرتووێ بێکەوەمیان ئێمە نوقڵانەیەکەنەوە کاتەش خۆی سەلایەنە هەمویان ڕەتیان کرد بەڵێ ئێمەمانەی ڕەتمان کردوەکو گۆڕان بەڵام ئێمە نوقڵانەی گریمانی خراپ لێ ناین بەڵام ینی لەوانەیە ینی ئەم دەستبادان و ململانەی کە لە نێوان یەکێتی و پارتی و حیزبەکانی شاهەیە ینی ئاکامێکی باشی نەبێ بۆ خودی پرۆسی هەڵبژاردننیش ینی ئابم فۆرمە ینی ئەو کۆمیسیۆنەکەی عێراقتە من لە ڕاستیە کاک هاوڕێ بەڕێز ئەزمونێکی دوور و درێژی هەیە لە مۆزۆی کۆمیسیۆن و هەڵبژاردنەوەوە لەو مۆزۆ خۆشی سید العارفینە بەڵام من دیدێکم هەیە لەوانەیە کۆمیسیۆنەکە عێراق پێڕانەگا چکە لێرە و لەوێ کە گوێمان لە ئەوە ئەبێت ئەوان نەڵێن ئێمە ناتوانین دوو ئینتیخابات ئەڵێ مستحیلە ئەستەمە بتوانین دوو ئینتیخابات بە یەکەوە بەڕێوەبەرین ینی وە لەگەڵیشە بۆیە ئەگەر ئەم بابەتە ینی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەپەلە مفاتەحەی کۆمیسیۆنەکەی عێراق نەکا ئێوە ئەو وادێش بۆچی وەستە ئێستا بۆ نووسراویان نەکردووە ئەرزم کردی لەوانەیە بەشێکی ئەم بابەتە سەرۆکایەتی هەرێمیش مێنی خۆمە دامەزراوی نیشتیمانیمان نییە دامەزراوە یەک بۆ پاراستنی قوارەی هەرێم و موسەسەکانی و شخۆی دامەزراوەکانی بێ دامەزراوەکانیشمان بەشێکە لە ململانێ حزبیەکان بۆیە ئەگە سەرۆکایەتی هەرێمیش لیزامەکەی خۆشی جێبەجێ بکات و داوا بکات پارتی لەم نێوەندا ڕئیس چییە خۆ ئەوەش دوجار بەڕێز کاگنێچیریش ئەندامێکی پارتی و جێگری سەرۆکی حیزبەکەی و ینی قسەکە لەسەرەوەیە تا ڕوانگە حیزبەکەش یەکلا نەبێتەوە من پێم وانە ئێستاکە بۆتە کاربڕێکەر لەمە دوو عێراق چۆن مامەڵی لەگەڵ دەکەمە سیەوەیە کە بڵێن کە تۆ کاربڕێکەری ناتوانانی ڕێکەوتن کەی ڕێکەوتەکانی پێشووترت یاسایینی نەوەڕێکەوتێکە لەسەر نەوت خۆی قرارێکی محکەمەی اتحادی هەیە لەسەر تەصریف ئەعمال لەسەر حکومەتی کاربڕێکە کە ڕوونی کردوێتەوە دەستەواژەکە چۆنە چ دەسەڵاتێکی هەیە بۆ حکومەتی عێراق
وحتى ئەگەر ئێمە وا دایبنین ئەگەر لە 6 و حکوومەت یارێم کاربڕێکەرە بەپێی قەرارەکەی محکەمەی اتحادی ئایا ئەتوانێت ڕێکەوتنی واکایانە من لەم گۆشەنیگاوە سەی ناکەم من لە گۆشەنیگایەکی ترەوە سەی دەکەم باشە پشتی هەرێم لە ناو بودجەی عێراقا مافێکی دەسووری نییە ئەی نابێ ئەم پشتی هەرێمە بەپێی یاسای موازنە یاسای موازنەش نابێت لە مەجلیسی نوابە دەرچێ پێم وایە حکوومەتەکەشمان کاربڕێکەر بێت ینی حەقا دەستوریەکەی وەکو ئەقلیم ماف و شایستەدارایەکانی ئەولاترە بۆ ئەوی کە هەتا گریمان ئەو ڕێکەوتنەش نەکرابێ گریمان ئەو ڕێکەوتنەش کراوە خۆ ئەو ڕێکەوتنە ینی شوێنی یەکلاکردنەوەی یا مەسرح یەکلاکردنەوەی پەرلەمانی عێراقە مەجلیسی نوابە ئەوە تا ئێستا ینی حەسمی نیزاعەکە لەکوێ لە لیژنەی داراییە لەگەڵیشە لە پەرلەمانی عێراق بۆیە ئەبێ لەو گۆشەنیگایەوە سەیریکەین با حکوومەتەکەش کاربڕێکەر بێ ماف و شایستەدارایەکانێ هی هەرێمی کوردستان مافێکی دەستوریە ئەمە زەود ناکرێت جا با حکوومەتەکەش کاربڕێکەوت دوێ یان تۆ ناتوانرێ بە پاساوی ئەوە ماف و شایستەدارایەکانت بێبەش کرێت مافی خۆمانە پشکمان هەبێت لە بودجێ عێراقا جا حکوومەتەکەت کاربڕێکەر بێ یاخود ناش ئێستا لە بینی نەوەی نوێ و دکتۆر یوسف ئەو دروست بوو گفتوگویەک ئەگەر کام سکاڵا براوە بوو لە محکەمەی فیدراڵی بەڕێز کەسێکی یاسایی و بێلایانی لەو نێوەندەدا ئەگەر کامیان ڕەت دەکرایەوە کامیان بۆتە بنەمای ئەوەی کە تەمەنی پەرلەمان بۆ نمونە بەنادەستوری لە قەڵەم درێژکردنەوەکەی خۆزگە بۆ ینی من تەمەنامە کرد ئەم بابەتە لەوەی کە و قرارە دەرچوو ئەوە بە دوای هەدەف و ئامانجە گەورەکانیەوەی کە ئیتر انتخابات 4 ساڵ جارێ بکرێ و پێویستە کات احترامی مافی خەڵک بگیرێت ئەوە بە دوای ئەوەین ئەوە مزایەدە و چاواشەکاریەکان بەو چەشنە نەبوایە لە ڕوە قانونیەکەوە ئەو سکاڵایی کە بەڕێز دکتۆر یوسف کردوێتی هەموو مەرجە یاسایەکانی تیا لە ڕووی شکلیەوە بۆ تۆمارکردنی داوا لە ڕووی مەوزوعی و بابەتیەوە بۆ ئەوەی کە قەراری تیا دەربچێ بە سەرنجدان لە بەرواری تۆمارکردنی سکاڵەکانی نەوەی نوێ بە سەرنجدان لە ئەوەی کە داوایان لەسەر چێ تۆمارکردو هەموو ئەمانە ئەم داوانە لە ڕووی شێوە ڕەتەکرایەوە چکە ئەوان داوا سکاڵیان تۆمار کردووە لە محکەمەی اتحادی لەسەر پرۆژە نەبوو بە یاسەدایان قەراراتی محکەمەی اتحادیت بۆ کە قەراراتی ڕەت کردوێتەوە لەبەرەوەی قەرارەکە نافز نەبووە ینی جێبەجێ نەکراوە ئەم قسەی من ئەوە نییە ئێمەمانان لە گۆڕانابین و لە گۆڕشەنیگا و زەڕەبینێکی حزبی دوژمنکارانەوە سەیکەین بەڵام ئێستا دۆخی خوڵقاوە مەوزوعی مزایەدە و چاواشەکاری گەشتۆتە ئاستێ بەداخەوە کاک حەکیم ئەوەندە نوێ ڕەت دەکرانەوە گەرەوە بۆیە لە ڕووی دەستوری و قانونیەوە بە پێی نظامی داخلیان بە پێی بنەما دەستوریەکان دایان قەراراتی ترێ داواکان ڕەتەکرایەوە خۆ هەر داواکانی ترینەوەی نوێ خۆ مدێ پێشەستە بوو دوو داوایان تۆمار کرد هەردووکی ڕەت کرایەوە من مەبەستم ئەوەیە ئێمە بە لە شانی کەم و لە جوهد و هینی هیچ کەسێکم نەکەینەوە بەڵام تۆ هەنگاوەکانت بە هەڵە ناوە ناکرێت پێگە و ڕۆڵ و جوهدی خەڵکی تریش بە بێبەها سەیرکەی لە کاتێکە ئەو سکاڵایی کە بەڕێز دکتۆر یوسف کردوێتی ئەگەرەوە نەبوایە ئەو چاواش و مزایدەکارانی کە ئێستا ئەوانەیەکەن باوەڕکە ڕووی نایە سواسەکەم کاک کاوڕێ دەخولەکێکمان ماوە سەبارەت بە وتت بوجەکە ئەگەر بکری دەبێ هەرێم دابینیکە لە ڕووی بەڵێ بۆ هەڵبژاردنەکە بوجەکەیە بەڵام من ئەگەر تو یارمەتی بێمەوێت کۆڵە گفتوگۆکانمان کۆ بکەینەوە یەکەمیان چەند بابەت یەکگلایی بوونەتەوە کە شایانی لێکدانەوە نین باشە با بڵێن بوون بەشتی بنە بڕ و کۆنکرێتی ئەویش یەکەم ئەوە ڕوون و ئاشکرایەکە ئێمە بە قانونی کۆن هەڵبژاردنەکەی بەڵام چەند بڕگەیشی قانونەکە دادگای فیدراڵی مافی هەیە پێڵێن تانەی دەستوری بەو پێی فلان مادە ناکۆکە لەگەڵ پرەنسیپی مادەی فلانی دەستور دادگاکە ئەتوانێت ئەو مادەیە ڕەت بکاتەوە بۆ پێی دش بە دەستورە و بۆ ئاگاری ئێوەی بەڕێز دادگای فیدراڵی لە ماوەی ئەم ساڵانی ڕابردووە بە پێچەوانی هەموو دادگا دەستوریەکانی دنیاوە کاری کردووە دادگا دەستوریەکان لە دنیاە جێگیری بڕیاریان هەیە ئاراستەیەشیان هەیە لە بڕیارە بۆ نمونە لەسەر بابەتێک بڕیاریشان دەرکرد بێ ئەبێ بە پێشینە بەڵام لای ئێمە لەسەر بابەتێک بڕیارێک دەرچۆ دوای لەسەر بابەتێکی هاوشێوەی ئەوە دژ بە بڕیاری پێشوو واتە ئەتوانی بڵین جێگیری لە بڕیارەکانی دادگای فیدراڵی جۆرێک لە دژیەکی ئەبینین بۆیە هیچ بەلاتانەوە سیر نەبێت دادگای فیدراڵی ئەم شتەی کە منێڵێم دادگای فیدراڵی بڵێ مادەیەوەنە ناکۆچی فلان مادەی دەستورە و دژ بە دەستورە ئەمە سیناڕێ سیناڕۆیەکی تر کە ئەمان ئەتوان بڵم جۆرێکشە لە زانیاری ئەگەر دیقەت بیت ئەو وەڵامی کە کۆمیسیۆن داوێتەوە بە دادگای فیدراڵی تۆ زەی لی وردبینەوە کۆمیسیۆنی عێراق باڵێ باشە ینی جوابیشی ئەتوانم بڵێم مەتاتیە لە چیا مەتاتی لەوای سلمێنێک کە ئەوان بە پێی قانون دەسەڵاتیان هەیە هەڵبژاردننی فیدراڵی و هەڵبژاردننی هەرێم و پارێزگاکان بکەن دەسەڵاتیان هەیە ڕێسا و ڕێنمایی
بۆ دەرکردنی قانونی هەڵبژاردن کە قانون ئەچێتە لای ئەوان بەپێ قانونەکە ڕێسا و ڕێنمایی دەرەکەن ئەمە ڕێساکانی دەنگدانە ئەمە ڕێسای تۆمارکردنی کاندیدە زۆر شتی تر لێرە گریمانەیەک ماوە گریمانەکەش ئەوەیە کە تۆ هەڵبژاردنەکەیت پێویستیت بە دووشتە یەکیشیان پێویستیت بە جێبەجێکردنی پرۆسەکەیە کە کارمەندی جێبەجێکارن یەکیشیان پێویستیت بە یەکلایکردنەوەی سکاڵا و پەسەندکردنی ئەنجامی هەڵبژاردن و پەسەندکردنی تۆماری دەنگدەران و واتە ئەمانەچێتە چوارچەوەی دەستەیەک پێڵن ئەنجومەنی کۆمیسیاران بە عەرەبی پێڵن مەجلیس المفاوەزین سینارۆکە ئەمەیە مەجلیس المفاوەزین ئەنجومەنی کۆمیسیارانی فیدراڵی یاسا و بڕیارەکان و ڕێنمایەکان دەرکەن و سکاڵاکان یەکلای بکەنەوە جێبەجێکردنەکەی کە کاروباری لۆجستی ئەوەی بە عەرەبی پێڵن عەمەلیاتیە کارمەندانی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم بیکەن چکە کۆمیسیۆنەکەی هەرێم ئەنجومەنی کۆمیسیارەکەی هەڵوەشاوەتەوە خۆ فەرمانگە کاژێڕێەکەی هەڵنەوەشاوەتەوە واتە کاتێ باسی حتا ئێستا کە باسی کۆمیسیۆنی فدراڵیەکەین ناڵێن حوتی یەک تەمەنی تەواو بێ تەمەنی چێ تەواو بێ تەمەنی ئەو نۆ ئەندامی کە پێڵن ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیاران بەڵام خۆ بەڕێوەبەرە گشتیەکان و بەڕێوەبەرەکان و فەرمانبەرەکان هیانە 20 ساڵە کارمەندە دەیان کۆمیسیۆنە گۆڕێ خۆ ئەوان ناگۆڕێ ئەمە یەکێکە لەو سیناروانی کە لێشتی ناشارمەوە گفتوگۆیەشی زارێکی لە نێوان کۆمەڵێ لایانی پەیوەندیداری فیدراڵی و هەرێمیش کراوە وەک چارەسەرێت چکە ئاگادار بە ئەنجومەنی کۆمیسیارانی عێراق سەرپەرشتی ئەنجومەنی کۆمیسیارانەکە بێ بەڵام ئەوەی کە پرۆسەکە جێبەجێەکە لەمەیانە کارمەندەکانی کۆمیسیۆنی کوردستان بن ئەنجومەنی کۆمیسیارانی کوردستان هەڵوەشاونەتەوە پەرلەمان هەڵوەشاوەتەوە بۆ ئاگاری خۆت ئەگەر ێسەیەکێک بچێ کە هیوادارم کەس ئەو کارژ نەکا بچێ سکاڵا بکا بڵێ فڵان کەس هاتووە وەکو ئەندامی پەرلەمان زانی بە پێ یاسای سزادانی عێراقی ئەگیرێ ینی تەواو بوو ئەو هەتا بێ موچەکەشی بژێڕێتەوە ینی ئەمە باوەڕکە ئەوە یەکێکە لەوانی کە وەکو چۆن دەڵێ ینی ئێستا بە پەرلەمان تاران دەڵێ مەڕۆن دەستگیر دەکرێن باوەڕکە نەک ینی تاوانە ینی ئەمە باواز لە مەسەلەی سیاسی بێنین چکە تۆ دادگای فیدراڵی ئەڵێ تۆ ئەندامی پەرلەمان نیت تەواو بوویت ئەسڵەن ئەبوو هەر ئەو ڕۆژە بەڕێ سەرۆکی پەرلەمان نووسراوی دەست لە کارترازان ئەوەی بە عەرەبی پێڵێن ئینفیکاک بیکردا بۆ ئەوەی کە ئەوە بێ خاڵیشی تر ئەمە بێڵێم بە کورتی بە کورتی هەڵبژارنەکە پێدوایەکەی دەکرێت و پێشنی خۆت باشە یەکەم جارە دادگای فیدراڵی لەو کاغەزە هەژدە پەڕەیە دڵداریەکی دەستوری ئاگار بە ئەو دەسەواژەیە بەکارێنم لەگەڵ هەرێمی کوردستانە کردووە زۆر وەصفی هەرێمی کوردستان و گەلی کوردستانەکە زۆر پێزانینی هەیە بۆ یەکەم هەڵبژاردننی بەهاری ئازادی کە لە عێراقا نمونەی نەبووە ئەو ئەزمونەی کە لە 92 گەلی کورچۆ بۆ دەنگدان ئەزمونێکی ناوازە بوو بۆ ژیانی دموکراسی و ئەمە شەر وەک زانیاریەک بڵێم ئەمە بەشێکی پەیوەندی بە جوهدی ئەو دوو دادوەرە کوردەوە هەیە کە لە دادگای فیدراڵین بە تایبەتی کاک حاکم دیار ینی بابەتەکەوانە خێنە ناو حزبایەتی زۆر دەنگی داوە بۆ بڕیارەکە ئەوان دەنگیانە بەڵام پەنجەمۆرەوەی بە عەرەبی پێڵم بەسمەی ئەوان بە ناو قەرارەکە و دیارەچکە قەرارەکە بەس بڕگەکە نییە ئەم قسەی ئەخیرەکە هەویش خلافێک هەیە بەس قەرارەکە حسابەیە هەموو ئەوانەیت و هەژدە پەڕەیە ئەوەش خلافی لەسەر لە عێراق هەندێک گەڵێن بەس دەقی بڕیارەکە ئەوەی ئەخیر حسابە باقیەکەی تری حساب نییە بەڵام لەگە دادگا لەگەڵ بەڕێز کاک حاکم دیار و ئەوان قسەم کردووەڵێن نە ئێمە قەرارمان هەیە کە هەمووی حسابە کەواتە ئەو هەژدە پەڕەیە بەشێکی زۆری جاریش کە دادگاکە چەسپان نەکە کە هەرێم قەوارەیەشی دەستوریە پێشبوونی خۆدۆک و شارەزایەکی هەڵبژاردننی کوردستان پێداکەی دەکرێت نازانم کێکە بەڵام بەهاری گوێ بگرە بشێت بەهاری داهاتوش تازە ئێمە کوردستان دووشتە باوا بڵێ یا هەڵبژاردن نەکرێت و بەرجێکی دەستوریین یا زۆر بەڕوونی پێوە بڵێم حکوومەتی عێراقیەتەوە و پۆلیسی فیدراڵیەتەوە حکوومەتێکی ئەنتیقالی بۆ دروستەکە و ئەم شتەی خۆمان نامێنە کە من هیوادارم هەرگیز ئەمە نەبینم نەک لە بەرخاتری حزبایەتی چکە بەڕەخمی هەموو ڕەخنەیەک ئەمە مڵکی دوو حزب و سێ حزب نییە ئەم ئەزمونەی کوردستان ئەمە هی 100 ساڵەی گەلی کوردە بەڕاستی دووخلێکمانەوە لە سکاڵای تر بەڕێوێ ینی ئەوانەی کە دەکرێن دەسەڵات هێرێم زیاتر کەم دەکرێتەوە وەکو پارێزگایەک مامەڵی لەگەڵ وا بکرێت لە بوو شەوڵێکی لەم شێوەیە ڕاستە خۆ مامەڵک لەگەڵ پارێزگاکان خۆی ئەکرێت هەوڵ و فشارێکی ئیقلیمی نێودەوڵەتی هەیە بۆ بە ینی برنەوەی دەسەڵاتەکان بۆ مەرکەزیان بەهێزکردنەوەی مەرکەز کەم بەسمە حکوومەتی ناوەندە لەسەر هەستی هەرێم بەڵام ئەم بابەتە هەنێک کاتیش خۆمان هۆکارین بۆ بە پەلەکردن بۆ ئەم بابەتانە ینی ئەگەر بۆ نەگەر لایەنە سیاسەکان ڕێکەوت نایە و یاسای هەڵبژاردننی هەموار کردایەوە و کۆمیسیۆنەکان کارای کردایەوە ئەم حاڵەتە ڕوویە بەسای هەرێما هاو بێگومان نەهەوە ئەوە خۆمانین ئەو ململانە حزبیەکانە تووشی ئەمەی کردووە هەر ململانە حزبیەکانەوە تا خۆمانە چینە ناو پرۆژە یاسای بودجەیە باسی ئەم تەعامل و باسی ئەم فۆرمەیەکە
بکەین کە جۆرێک لە کەمبوونەوەی دەسەڵاتەکانە بۆیە سەرباریەوەی کە ئەو مەترسی ئەو بابەتانەشەیە و ئێستا دەواازەیەکیش کراوەتەوە خەڵک بە محکەمەی اتحادی فێر بووە هاوڵاتیان حیزبەکان کە وەکو منفەزێ وەکو دەواازەیە بین کە پەنای بۆ بنەوەیسا کۆمەڵێ زۆر ڕوونەوە خەڵک متمانەی بە دامەزراوەکان و بە سوڵتی قەزایی لە هەرێمانەماوە ئەمڕۆ بەندامێکی مەکتەبی سیاسیەتی زۆر بەڕوونی وەسفی مەحاکیمی هەولێرانەکە ینی ئەوە نەک جوان وەسفی کردەوە دڵژانەکات ئەوە پەڕیمایی مای ئیفلازبوون و مایەپوچبوون ئەم حیزبانێ بە هەموو حیزبەکان دوونە ئیسیسنا ئاوا وەلان دامەزراوە قەزایانی خۆیانەکەن ئاوا لیان ئەڕوانن ئەو پەڕی ئیفلازبوونە کە دوای 30 ساڵ ئاوا لە دامەزراوەکانی خۆتکەی بەهایان نەمێنێ شکۆیان نەمێنێ بۆ چەشنە سیرکرێن ببن بە داردەستی حیزبی ئەوە مایەپوچبوون و ئیفلازبوونە ئەمە تانەدانی لە قسەی ئەو بەڕێزە بەس ئەوە دەرئەنجامەوە ئەوە فاکتێکە حقیقەتێک کە ئەوە ڕوویاوە بۆیە ئابە و چەشنە چاوەڕێی چی بکەین بۆ ئێمە لە بینی دوو ئەگەراین یان ئەبێ هەڵبژاردن کەین و احترامەکەی قەراری محکەمەی اتحادی بگیرێ هەتا زووتر احترامی قەراری محکەمەی اتحادی بگیرێ هەرێمی کوردستان لە ڕووی قەوارەکەیەوە لە ڕووی دامەزراوەکانیەوە لە ڕووی ئەو دەسەڵاتانی هەیەی پارێزراوتر و باشترە بێ بەڵام ئەینادی و سەرکێشی لەگەڵ قەرارەکەی محکەمەی اتحادیە وەک چۆن لە ڕابردوو شاکردومانە دڵنیا بە هەرێمی کوردستان و قەوارەکەی و دەسەڵاتەکەی زەرەرەکە ئەم قسێ با بمێژوو بمێنێ سوپاسانەکەم سوپاس بە هۆرلات سپاس بۆ بەڕێزی محەممەد سوپاسیان سپاس بۆ بەڕێزی سپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ کاران خواتان